دەڵێن بەشێکی تیای قەرەچووق لە سنووری مەخمور بزنی کێوی مینەی تێدا نەماوە. ئەی عیلاج و چارەسەر بۆ ئەمە چیا؟ کۆمەڵێک ژینگە پارێز و ئاژەڵدۆز بانگەوازێکیان بڵاو کردوتەوە کە بزنی مینەیان بۆ دابین بکرێت. داوایان لە خەڵک کردووە کە ئەوانەی بزنی مینە شک ئەبن ئەو بزنانیان بۆ ببن بۆ ئەوەی بتوانن پارێزگاری لەمانەوەی ئەو جۆرە بزنە لە چیای قەرەچووق بکرێت. باس لەوە ئەکەن کالایەکی چیای قەرەچووق هەردوو ڕەگەزەکەی بزنی تێدایە و ئاسک و مامزیش بە هەمان شێوە وەک چەندین ساڵە لی ئەژێت، بەڵام لە بەشێکی چیاکە بزنی مینەی تێدا نەماوە. ئێستا بانگەوازیان کردووە بۆ ئەوەی زۆری مینەیان بۆ بێ بۆ ئەوەی زاوزێ بکەن و هەروەها ژمارەیان زیاتر بێ و بمێننەوە. یەکێک لەو ئاژەڵ دۆستانە کە ئێمە قسەمان لەگەڵ کرد پێی باش بووکە بزنی بارزان ئەو بزنە چێویانەی کە لە سروشتی بارزان هەن دەستیان بکەوێ بۆ ئەوەی بتوانن لەوێن دەرتوخمی جیاوازی لێ دروست بکەن. ئێمە پەیوەندیمان بە تالیۆنی ژینگە پارێزی بارزان کرد. ئەوان وەکو خۆیان پێیان باش نەبوو کە ئەو جۆرە تێکەڵاویە لە نێوان بزنەکان لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکرێت، چونکە ئەڵێ مەترسی ئەوەی هەیە کە توخمە ڕەسەنەکەی خۆیان لەدەست بدەن. ژینگە پارێزی بارزان باسی لەوە کرد. ئێستا ئەوان خەریکی لێکۆڵینەوەن بۆ ئەوەی بتوانن کام ناوێکی تایبەت و ئەکادمی لەسەر ئاستی جیهان بۆ بزنەکانی بارزان دابنێن. بۆیە پێیان باش نییە ئەو جۆرە بزنانە نەک لە سنووری بارزان بەڵکو لە تەواوی سنوورەکانی هەرێمی کوردستان تێکەڵی یەکتر بکرێن بۆ ئەوەی مەترسی لەسەر نەمانیان دروست بێت. لە 1964 بە وردی کارمان لەسەر ئەم بابەتە کردووە. حەزەکەم ئێوەش بیخوێن.